گۆڤند و شیرینی و دڵخۆشیانە بۆ گۆڕانکاریی لە وڵاتەکەیان هاتۆتە ئاراوە. کوردانی سووریای دانیشتووی هەرێمی کوردستانن دوای زیاتر لە 10 ساڵ ئاوارەیی و کەمبنشینی بەهۆی خراپی دۆخی ئاسایشی و کۆمەڵایەتی لە دوای بەهاری عەرەبی لە ساڵی 2011 و دواتری شەڕی داعش لە ساڵی 2014 ناچار بە ئاوارەی کراون و کەم بۆتە مەنزڵی ژیانیان. گەلێکی کێفامەتش بەرگۆ بە شارژ وڵاتی مەدەرکەت و نهاکێ ئەمتکارن ئیدە بەگەرن وڵاتی خۆ بەولو گەلێکی کێفامەتە لە خەڵکی قامشنۆ وەختام هات نەڤەر ئەز گەلێکی بچوچکم بەگەرن بۆ وڵاتی خۆ زۆر دڵخۆشم. ئەمڕۆژ دوای تێپەڕبوونی چەندین ساڵ لە خەمی ئاوارەیی و بێماڵی و دووری لە کەسوکار و جێگەی باب و باپیرانیان بە ڕووخانی ڕژێمەکەی ئەسەد دڵخۆشن و بەم بۆنێشەوە ئاهەنگ دەگەڕن و بۆ هیوایی ڕۆژێک بە ئازادی بگەڕێنەوە بۆ نیشتیمانەکەیان. ئێمە ئەمڕۆک و مامۆسا و تەلەبەکانی بەرخودان هاتوین بۆ ئێرەکە شیرینی ببەخشینەوە و تەنانەت ئەم شیرینەی کە دابەشی شەکرێت بە دەست و پەنجەی تەلەبەکان خۆیان دروستکراوە لە ناو کەمپی باریکە دروستکراوە خۆشی خۆیان دەرەبڕن بۆەوەی کە ئەگەڕێنەوە بۆ سووریا و حکومەتی سووریا سکوتی کردووە. هەرچەندە هیوای ئەم گەنجانە گەڕانەوەیانە بۆ زێدی خۆیان بەڵام ناهەمواری دۆخی سووریا و لەمپەرەکانی بەردەم گەڕانەوەیان چارە نووسیانی بە نادیاری هێشتۆتەوە. بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان تەنها لە عێراقدا 270,000 پەنابەری سووری هەیە کە لە سەدا 92%یان دانیشتووی هەرێمن و بەشێکیان کەمبنشین و بەشێکی تریشیان لە ناو شار و شارۆچکەکان دانیشتەجێن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، کەمپی عەربەت.